لە هەڵەبجا ژمارەی زۆر لەم خانووەکە لە پوریانەمان هەیە بە تایبەتی لە گەڕەکی جوولەکەکانە و جاران کوشتی وەسمان پاشامان هەبوو ئەو حەمامانە هەبوو کۆمەڵی مزگەوتمان هەبوو کۆمەڵە شوێنی ئاواکە لە پوری هەبووە لە هەڵەبجا هەڵەبژە بۆ پێیکە مەڵبەندێکی دیرینی شارستانیت بووان بڵێم بەو پێیکە لە بەشێکە لە دەشتی شارە زور و بەشێکە لەو ناوچێکە پێوترێ ناوچەی زاگرۆز ئەم خانووەکە لە پوریانش بەشێکی گرنگن لە مێژووی ئەم شارە بەشێکن لە ناسنامەی ئەم شارە لە ڕاستیە زۆر گرنگە پارێزگاریکردن لەم جۆرە شوێنەکە کە لە پوریانە زۆر گرنگە ئێمە یاسامان هەیە یا هەر یاسا بۆ خۆی بە دیاریکراوی باس لە پاراستنی ئەم جۆرە شوێنانە کە ئێستا کە چۆن ئێمە پارێزگاری لەم جۆرە شوێنەکە لە پوریانە بکەین و چۆن لە تێکچوون و لە ناوچوون بیان پارێزین زایدنەوەی کە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت چکە ئێستاەوە کە بینی ئەم خانووە لە ڕاستیاتوانم بڵێم بە ئەندازەیەک داڕووخاوە هەرچەنە بەشێکی واجهەکەی ماوەتەوە بەڵام بە ئەندازەیەک داڕووخاوەکەوە کە بینی لەم بەشە ئێستا مەترسی داڕووخانی لەسەرەکە لەوانەیە بۆ خەڵکی ئەم کۆڵانە بۆ خەڵکی ئەم گەڕەکە بۆ مناڵی ئەم گەڕەکە بێتە پەنای ئەم دیوارە مەترسی داڕووخان و مەترسی هەبێ لەسەر ژیانیان بۆیە بەڕاستیە بێ هەرچی زووە دەستگای شوێنەوە یاخود حکوومەت بەهانەی ئەم جۆرە شوێنانەوە بێ گلەی ئێمە لە هەم هاوڵاتیە هەم حکوومەتی شەوک و دەستگاکانی حکوومەت هاوڵاتی بەداخەوەتەوە هەم بڵێم لە ئەندازێکی پێویستە هاوڵاتی ئێمە تا ئێستا نەیتوانێت پارێزگاری لەم شوێنە کە لە پووری لەم شوێنەوەریانە بکە لە کوردستان ئێمە ڕۆژانە بینین کە خەڵکانێک دەست درێژیەکەنە سەر ناوچە شوێنەوەریەکان و ناوچەکە لە پووریەکان زایدنەوە شێمێتەوە سەر حکوومەت ڕاستی ئێمە باسی و یاسایان کرد کە و یاسایە مەنعی کردووە بەڵام بەڕاستی حکوومەت و دەستگاکانی پێوەست بەم بابەتانە بە ئەندازی پێویست نایەن بەدەم ئەم جۆرە شوێنان و هۆڵی پاراستنیان نادەن کەم پێم وایە ماوەیەکی دیکە بەسرا بڕواعیدی لە هەڵەبجا ئەم جۆرە خانووەکە لە پوریانە هەر لەسەر نەخشە نامێنێن و شتێک نامێنێ بە ناوی گەڕەکی جوولەکەکانەوە بەداخەوە کە ئێستش نەمانتوانێت کۆشکەکەی وەسمان پاشا جارێکی کە نۆژەم بکەینەوە ئەمانە هەموو بەڵگەی مێژووی و بەڵگەی گرنگی ئەم شاری منوتوەیە پێکمان هەڵەبجە ژمارەیەک خانووی کەلەپوری تایە و پێویستە و خانووە کەلەپوریانە لیژنەیەکی تایبەت هەڵسێ بە دیاریکردنی ئەو خانووە کەلەپوریانە و تا ئێستا لیژنە دروست نەبوو بۆی خانووە کەلەپوریەکان دەستنیشان بکرێت و ژمارەیان چەنە بەڵام بێکمان ژمارەیەک خانوو هەیە لە هەڵەبجە کە کەلەپورین تەسەوڕەکەم زیاد لە 20 خانوویەکمان هەبێت و ئێمە وەکو بەڕێبەتی شوێنەوار بۆەوەی ئەو خانووە کەلەپوریانە پارێزین لە ناوچوون و لە فەوتان لە پلانی وەزارەتمانە داخڵمان کردوون کە بەشێک لەو خانووە کەلەپوریانە ئیستیملاک بکرێت و لەسەر شێوازە کۆنەکەی خۆی نۆژەن بکرێت. ڕاستی بۆی پلانی خانووە کەلەپوریەکان دەستنیشان بکەیت و هەم بتانی دیزاینی ئەو خانووە کەلەپوریانە بکەیت و بیان پارێزی پێویست بە ستافێکی تایبەتمەندە بەداخەوە تایسە ستافێکی تایبەتمەندمان نیە بتوانین ئەو کارە وەکو بەڕێبەتی شوێنواری هەڵەبجە ئەنجام بدەین. ئەو خانووانە تایسێش مڵکی هاوڵاتین بەشێک لە خانووەکان هاوڵاتیشی تیان ناژیت ئێمە وەکو بەڕێبەتی شوێنەوار تەنها ڕێگریەکەین لەوەی ئەو خانووانە تێک بدرێت بۆی بتوانین لە داهاتوە خانووانەوە خۆی نۆژەن بکەینەوە ئێمە ڕێگرینەوە ناکەین خەش هاوڵاتێک بێ لەو خانووانە بژیدیان نیشتەجێ بێتیدا. بێکمان هەم ئەو بودجەی کە ئێمە داوامان کردووە تەخمینیە ئێمە نزیکی داوای ملیار و نیەکمان کردووە بۆی بەشێک لەو خانووانە هەم بکڕینەوە هەم لەسەر شێوازی خۆشی نۆژەن بکرینەوە.